ئەتریان بابەتانە دەکەم لەگەڵ دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستیەوە بەرهێنان. دکتۆر زۆر بەخێربێت. هەروە گوتم کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەردەوام دەڵێ بە پرۆژە وەڵامی نارەکان دەدەینەوە. وەڵامی کۆتاییتان داوتوە هێشتا وەڵام هەیە؟ سپاست دەکەم. خێربێت. سەرەتا دەمەوێت بە بۆنەی هێنانی زیاتر لە 1 ملیۆن دەنگ بۆ پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایەکی گەرم ئاراستەی جەنابی سەرۆک بارزانی و هەردوو جێگرانی سەرۆک و هەموو ئەندام و لایەنگران و دەنگرانی پارتی دیموکراتی کوردستان بکەم کە ئەلحەمدولیلا سەلماندیان کە لە هەموو کاتێکدا لەگە پارتین و دەنگی پارتین و پشگیری لە ڕێ و ڕێباز و لە سیاسەتی پارتین طبعا کە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە بە دەرەجە یەکەم. بێگومان ئەوەی دوێنێ خەڵک سەلماندی لە هەرێمی کوردستان دەرخەری ئەوەیە کە دەنگدان بە پارتی بەوەتای ئەوەیە کە باری پارتیان قورستر کرد لە داهاتوو خزمەتی زیاتری خەڵک لە هەرێمی کوردستان بکرێتن. طبعا جەنابی سەرۆک وەزیران لە سەرەتای دەست بە کاربوونی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان طبعا لە چەند کوبوونەیەکی تایبەتی فراکسیۆنی پارتی لە ناو حکوومەت هەمیشە ئاماژەی بەوە کردووە هەر کاتێ خزمەتی هەولێرتان کرد بڕۆنجار خزمەتی سلێمانی بکەن. ئەوە تەوجیهی جەنابیان بووە بۆ وەزیرانی پارتی بۆ ئەوانەی کە لە کابینەی حکوومەت تیمی جەنابیان بووینە لە خزمەتکردنی هاوڵاتیان. بێگومان ئەمە دەرەنجامی باشی هەبووە لەخوا بە زیادبی. جگە لەوەش جەنابی سەرۆک وەزیران هەمیشە بیری لەوە کردوتەوە چۆن بتوانرێ بنەمایەکی بەهێز بۆ دروستکردنێکی بەهێزی کوردستان دابڕێتن. طبعا ژێرخانی ئابۆری دروستکردنی ڕێگاکانە کەهرەبای 24 ساعتیە دروستکردنی هەژماری بانقیە بوو بۆ هاوڵاتیانە. پرسیارێکە لەسەرم پرۆژانەی کە باسیەکە ینی قەیران زۆر بوو لە هەرێمی کوردستان چۆن توانیتان ئەم پرۆژانە بە سەرکەوتووی جێبەجێ؟ طبعا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک وەزیران زۆر ڕۆم بووە لەوەی کە کەرتی تایبەت شەریکێکی ڕاستەقینەیە لە ئیدارەکردنی کوردستان لە قوناغەکانی ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا. طبعا ئەمەش ئەو ڕاستیە نەتائیجەکان دەسەلمێنن. ئێمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابەت باسی 596 پرۆژەت کرد ئەوانەی کە تەواو بووینە. ئێمە لە کابینەی نوێم بزەبەت 740 پرۆژەی نوێی وە بەرهێنان مۆڵەتی پێدراوە کە دەکا نزیکەی 50% هەموو ئەو پرۆژانە لە 2006 مۆڵەت دراون تا 2025 کە ئەمەش دەرخەری ئەوەیە کە جەنابی سەرۆک وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان مؤسساتی حکوومەت دەستەوە بەرهێنان ویستوانە بە درستی کەرتی تایبەت ببێتە شەریکێکی فعلی لە ئیدارەکردنی ئابووری لە هەرێمی کوردستان. ئەمەش طبعا بە ژمارەی پرۆژە بە ژمارەی بەشداریکردنی کەرتی تایبەتە لە ئاوادانی هەرێمی کوردستان هەر سوچێکی کوردستان دەچێت ئێستا پرۆژەیەکی کەرتی تایبەتی تێدا. ئەمەش باری حکوومەتی هەرێمی کوردستان لەناو ئەو هەموو قەیرانە سوک کرد چونکە لەلایەک تو بودجەی وەبەرهێنان و بودجەی وەگەرخستنت کەمە یانش لە عێراقا بڕاوە. اعتیمادت لەسەر داهاتی ناوخۆ کردووە کە لە ئەساسدا داهاتی ناوخۆ تا حدێک کەمتر بووە لە جاران بەهۆی قەیرانەکان بەهۆی دابازێنی نرخی نەفت بەهۆی 2 ساڵ کۆڤید تقریبان هەموو وای کرد کە داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان کەم بێتەوە. بەڵام سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاراستەی ئەوەی کە شەریکێکی دروست بۆ خۆی ببێنێتەوە لە ئیدارەکردن کە کەرتی تایبەتە وای کرد کە ڕۆلی بەرز بێتەوە و پرۆژەکانی ئاوادانی لە هەرێمی کوردستان ئیبراز ببن و لە هەموو کەرتەکان پێشکەوتنی باش بەدی بێت. دکتۆر قورسترین قەیران یاخود ئاڵنگاری کە ڕوبەڕووی ئێوە بۆ لە ماوەی کابینەی نوێم چی بوو؟ طبعا مەجموعەیە ئاڵنگاری زۆر گەورە هەبوون لە هەمووان گرنگتر یا خەتەرتر لەسەر ئیدارەکردن و بەڕێوەبردن بڕینی بودجەیە کە بودجەی پێویست لە بەردەست نەبێ ناتوانانی ئیشی زیاتر بکە. بەڵام جەنابی سەرۆک وەزیران لەوەشدا هەمیشە هەوڵیدا کە بودجەیەکی تایبەت بە پارەیەکی کەمتر خزمەتێکی زیاتری هاوڵاتان بکرێتن. دوای ئەوە هەلە بیداتی کابینە کۆڤید دەستی پێ کرد لەگە کۆڤید نرخەکانی نەوت بوونە ژێر لە هەندێک حاڵەت بوونە نرخی لە ژێر سفر نرخەکان بە سالب دەفرۆشرا کە ئەمە تەسیرێکێک جار زوو لە سەرداهاتی کرد و لە سەرداهاتی یعنی جیهان و کوردستان و خەڵکیش بە تایبەتی. بەڵام هەمیشە ئەو ڕوحیەتەی بۆ دروستکردن بۆ بیناکردنی کوردستانێکی بەهێزتر وای کرد کە کوردستان نەوەستێ. ئەلحەمدولیلا وەکو باسم کرد 740 پرۆژەی وەبەرهێنانی گەورە لە هەرێمی کوردستان هەر لە زاخ و تا دەگە هەڵەبجە و کفری و کەلار دەرخەری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان
لە قوناغەکانی 6 ساڵی ڕابردوو زۆر دامی کەتی تایبەتی کردووە بۆی بتوانی ببێتە شەریکێکی فعلی لە ئیدارەکردنی ئابووری لە هەرێمی کوردستان. باشە با پرسیارێکی دیکە بکەم ینی زۆر دژایەتی پرۆژەکانی حکوومەتیش کرا لەم ماوەیە ڕاستەم هەموو پرۆژێکرا بەڵام دژایەتیش هەبوو چۆن کە دوێنێ بینیمان دەنگدەران توانیان وەڵامی پرۆژەکان بدەنەوە کە ئەوە ئێستا باس لەوە دەکرێت 1,445 دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە 1,100,000 تێپەڕی چۆن ئەمەتان کرد؟ طبعا من خۆم شخصی سەراحەتەن بەشێک بووم لە بانگەشەی هەڵبژاردن بۆ پارتی لە شوێنێکی تایبەت لە هەولێر ئێمە بە حکمی ئەوەی کە بەرپرسی محور بووین لە دوو مانگی ڕابردوو سەردان و دیدار و یعنی کۆمەڵک لە هەموو چین و توێژەکانی ئەو شوێنە ئەو کۆمەڵگەیامان بینی لە هەولێر طبعا سەرۆک وەزیران ئەرکی هەمووانی سوک کردبوو بەوەی خزمەتگوزاری یەک جار زۆر پێشکەشی هاوڵاتیان کراون کە خەڵکی کوردستان سەراحەتەن بۆ ئێستا سلماندیان کە ئەو کەسەیان دەوێت کە خزمەتیان زیاتر دەکات بۆ داهاتوو ئەرکی پارتی قورسترە ئەرکی سەرۆک وەزیران قورسترە بتوانی خزمەتی هەموو کوردستان بکە بە دڵنیایی لە داهاتوودا ئێمە ئەگەر توانرا و دەستی جەنابی سەرۆک وەزیران گەشتە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە سلێمانیە گەرمیانە کەلارە هەڵەبجەیە ڕاپەڕینە دەستێکی باشتر گەشتە بتوانانی خزمەت بکە بە دڵنیایی لە هەموو هەرێمی کوردستان دەنگەکانی پارتی زۆر بەرز دەبێتەوە چونکە خزمەتی زیاتری خەڵک لەوێ دەکرێتن ینی پێتان وایە کە خەڵک لە خزمەتکردنی پارتی و لە نیەتی نەیارانی تێگەیشتووە خەڵک لەوە گەیشتووە کە پارتی دەیەوێت کوردستانێکی بەهێزە بێ هەرمی کوردستان بمێنێ و بەهێز بێ و ئەو بەهێزیەش طبعاً سەرەتا بە خزمەتگوزاری ئەساسیەکان دەست پێ دەکات ڕێگاوبانی باش کارەبایەکی باش خزمەتگوزاری بانقی باش اقتصادێکی باش کشتتوکاڵێکی باش سیناعەتێکی باش لە ڕووی پەیوەندیکردنەوە لە ڕووی دیجیتالکردنی حکوومەتەوە ئەمە هەمووی طبعاً ئیشێکی یەک جار زۆری لەسەر کراوە و الحەمدولillah ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەتیش لە هەرێمی کوردستان قۆناغەکانی دروستکردنی باشی بڕیوە دەتوانی لە داهاتوودا ببێتە فاکتەرێکی زۆر بەهێز بۆ بەهێزکردنی عێراقیش خەڵکیش ئەوەی دەوێتن کە ببێنێ لە هەرێمی کوردستان بژێ کوردستانێکی بەهێزە نەک تەبعیەتی بۆ اقتصادی عێراق یان هەر وڵاتێکی تری هەیە بۆیە بە تەسەووری من خەڵک کە بڕیاریداوە دەنگ بدادە پارتی دەیەوێت بە پارتی بڵێ کە بەڵێ ئێمە هەرێمێکی کوردستانی بەهێزمان دەوێت دەمانەوێت پارتی سەرۆکاتی ئەو یا ڕێبەرایەتی ئەو تەوەژمە بکە کە دەیەوێت هەرێمی کوردستانی بەهێز هەبیتونە هەمیشە وەکو ئەستێرەیەکی گەشت لەناو ئەو ناوچەیە هەبێت بە دنیای ئێمە بە خەڵک دەڵێن هەمیشە خزمەتکاری ئێوەین جەنابی سەرۆک وەزیران هیچ وەختێک خۆی بە سەرۆک وەزیرانی کوردستان نەزانیوە بە خۆی بە خزمەتکاری خەڵکی زانیوە و بە خەڵکی گوتووە کە ئێمە خزمەتکاری ئێوەین بە دڵنیایی بۆ داهاتوش وەکو باسم کرد ئەرکی پارتی قورسە ئەرکی سەرۆک وەزیران قورسترە بۆی بتوانێت ئەو خزمەتەی کە هەبووە تا ئێستا بەردەوام بێ دەبی جوهدی زیاتر و تااقاتی زیاتر خەڵکی باشتر لە شوێنەکەدا بڕێ تاکە بتوانڕێ خزمەتێکی باش و شایستە بە خەڵکی کوردستان بکرێتن و کوردستان ببێتە ئەو ناوچەیە کە ئێمە مەبەستمانە بگەینی لە 2030 ڕۆیای جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە کە لە 2030 ئێمە ببێنە ناوچەیەک ینی تەشبیه نەبێ ئێمە خۆمان بە هیچ وڵاتێک تەشبیه ناکەین بەڵام بە دڵنیای مقاوماتی کوردستان زۆر لە سویسرا و لە وڵاتانی پێشکەوتوش باشترە چونکە ئێمە هەم کەش و هەواکی باش هەم جوانی باشمان هەیە معادنی باشمان هەیە سەرچاوی سەرزەوی و ژێرزەوی باشمان هەیە پارتی درێژخایەنن درێژخایەنن بە دڵنیایی و ئینشاءالله ڕابستانیشی نییە و پێشکەوتنی هەرێمی کوردستانیش لە سایەی ئەم ڕێبازە پیرۆزە بە سەرکردەی جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئینشاءالله بەرەو یعنی بەرەو ئایندەیەکی گەشتر دەڕۆین دەستخۆش دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنان زۆر بەخێر بێ